سڵاوتان لێبێت شوێنەکەمان بریتێ لە نەخۆشخانەی ئاسوودەی تایبەت لە شاری سلێمانی یەکێک لە ناخۆشترین ڕۆژەکانی ژیانم بەڕێیەکەم لەبەرەوەی کە ناچار بووین مناڵێک کە تەمەنی 8 ساڵە 15 دانی بۆ هەڵکێشین کە حەوت لەمانە ددانی شیری بوون کە بنەدانێمە بۆەوە هەشتیشیان ددانی هەمیشەیی بوون کە خراپ بوو بوون بۆچی لەبەرەوەی کە مناڵەکە نەخۆشی دڵی هەیە و بەداخۆ وەڵکی مناڵەکە نایانتوانین بە باشیاگان لە تەندروستی دەمودانی مناڵەکە بێت لە کاتێک ئەمە زیاتر لە 4 ساڵەمە وروەدەیەک وەڵکی مناڵەکەمان وتووە ساردی و نقڵ و شەکری کڵۆ مەساسەمێ بە مناڵەکە ڕۆژی دوو جاردانی بۆ بشە لەبەرەوەی مناڵەکە نەخۆشی دڵی هەیە زیاتر لە مناڵێک لەگەڵ لە دەمودانی بێ ئێستا دوای 4 ساڵ لە متابعە تازە بە تازە ساڵێک زیاتر ساڵ نییە کە نزیکەی 2 ساڵە هاتوونەتەوە کە بۆلای ئێمە تازە بە تازە دایکوڵاقەکە بە منەڵێن وەڵادانی بۆ ناشۆین وەڵا ساردی شێنێ بۆ ساردێتە لەبەرەوەی نەخۆشی دڵی هەیە نابێ مناڵەکە بگری لە کاتێکا شتی وامان نییە کە نابێ مناڵەکە بگری پارەکەی هاتێت چ لە بەرامبەر مارکێتەکەی بەرامبەر ماڵیان لەوێ بە کەیفی خۆی مناڵەکە ساردی و نقڵ و جبس و هەرچێکی حەز لێ بێ ئەیکڕێ ئەمەش دەرەنجامی کارەکەی کە بەداخۆ لەژێر بێهۆشکاری گشتیان ناچار بووین کە هەموودانە بۆ مناڵەکە هەڵبکێشین تکاتان لە یەکەم خۆشەویستی بریتینە لەوەی کە مناڵەکە و هەرچێکی داواکە بۆی کڕی بەڵکو خۆشەویستەوەی کە تۆ گەورە بیت و تۆ بڕێ ڕاست بۆ مناڵەکەت بی ئەوە شکر بۆ خوا مناڵەکە دەنگی کۆکەی دێکە خەریکە خەبەرێ بێتەوە بە سەلامەتی نەجاتمان بوو بەڵام بەڕاستی جێگەی داخە کە مناڵێک لەو تەمەنەیە ناچێت بە هەموودانی بۆ هەڵبکێشی لە یەک ساڵە مناڵەکانتان بێن بۆلامان ئەوەی کە پێتان دەڵێن گوێی لێ بگرن چونکە ئێمە بەبەستمانە کە خزمەتیەوە بکەین و مناڵەکانتان ناچار لە میدانان بۆ هەڵبکێشین ڕێز و حورمەتی تۆ بوو ساڵح جاف لە شاری سلێمانی